دەبینین مامۆستایان و هاوڵاتیانی خاوەن هەڵوێستی پارێزگایی دۆک مەردانە و بوێرانە هەڵوێستی خۆیان دژی ئەم ستەمی بێموچەیە دەربڕی و خۆپشاندانێکی مەدەنیانیان ڕێخست. بەڵام بەداخەوە دەسەڵاتدارانی هەرێم زۆر نابەرپرسانە بە شێوازێکی دەسەڵاتی سەرکوتکەرانە وەڵامیاندانەوە. ژمارەیەکی زۆر مامۆستا و چالاکەوانیان دەستگیر کرد. ئەمە لە کاتێکدایە کە خەڵک و مامۆسایان و فەرمانبەران بەگشتی لە خراپترین دۆخی ئابووریدان. بۆیە ئێمە وەک مامۆسایان و فەرمانبەران تەندروستکاران و سەرجەم چین و توێژەکان ئیدانەی ئەم جۆرە ڕەفتارە دەکەین کە دووبارەکردنەوەی ڕەفتاری دەستگا سەرکوتکەرەکانی سەردەمی پێشومان بە بیردێنێتەوە. لێرەوە داوای دەست بەجێ ئازادکردنی دەستگیرکراوەکان و خاوەن هەڵوێستی مەردانەی پارێزگای دۆک دەکەین. پێویستە دەسەڵاتداران لە جیاتی دەستگیرکردن و سەرکوتکردن بیر لە چارەسەری ئەم دۆخە و گیر و گرفتەکانی هاوڵاتیان بکەنەوە. خۆشبەختانە ناڕزایەتیەکان گەیشتۆتە سەرجەم کوچە و کۆڵان و شار و شارۆچەکان و تەنانەت لا دێ و گوندژینانیش. ئیتر کورد وتەنی جام کە پڕبوو لێ ئەڕژێ.